سڵاوتان لێ بێوم کاتتان باش بەڕێزان لەگەڵتانی لە پانۆرامای ئەم شۆ بۆ قسەکردن و گفتوگۆکردن سەبارەت بە بابەتێکی دیکە وەک دەزانن ناوچەکە و جیهان بە کۆمەڵێک ڕووداوی خێرا و پێشبینی نەکراو و بەشێکیشیان پێشبینی کراودا دەڕۆن و سەرلەبەری ئەم ڕووداوانی کە ڕوو دەدەن کاریگەری خۆیان کەم تا زۆر لەسەر بارودۆخی عێراق بەگشتی و هەرێمی کوردستانیش بە تایبەتی بەجێ دەێڵن. تازەترین ڕوودا و یاخود تازەترین پێشادەوەی کە ئێستا لە ئارادایە ئەو شەڕ و ئاڵۆزیانەیە کە لە نێوان ئیسرائیل و بزوتەوەی حەماس لە کەرتی غەزە هەیە و لە ئەنگرانی ئەم شەڕە بوون بە دوو بەرەوە بەرەیەک لە پاڵپشتیەکانی حەماس و بەرەیەکیش لە پاڵپشتیەکانی ئیسرائیل. دیارە ئەم دووبەرەی کە دروست بووە لەم جەنگەدا کۆمەڵێک کاریگەری یان کۆمەڵێک پریشکی ئاگر فڕێدەدات بۆ ئەو وڵاتانی کە لایەنگیری لە جەنگەکە دەکەن. هەرێمی کوردستان پێگەیشی گرنگە بۆ هەندێک لە زلهێزە سیاسیەکانی جیهان و کۆسوڵخانە و نەرایەتی گەورەیان هەیە لە هەرێمی کوردستان و ئەو میلیشیا چەکدارانی کە لە عێراقیشدا هەن و لایەنگریان بۆ بزوتەوەی حەماسێ بە پاساوی ئەوەی کە ئەمریکا و وڵاتانی هاوپەیمان پاڵپشتی لە ئیسرائیل دەکەن ڕۆژانە دەکرێت بڵێن زیاتر لە چەند جارێک لە بەرژەوەندەکانی ئەمریکا وڵاتانی دیکە دەدەن بە تایبەت لە هەرێمی کوردستان و لە نێویشیاندا لە شاری هەولێر و فڕۆکەخانی نێودەوڵەتی هەولێر و لەو دەوروبەرە کە هەموو ئەمانە ترس و نیگەرانی دوودڵی دروست کردووە لە دڵی خەڵکی هەرێمی کوردستان لە هاوڵاتێکی ئاسایی تاوەکو بەرپرسێکی باڵا بە جۆرێک لە جۆرەکان بۆتە شتێکی ئاسایی ڕۆژانە کە جۆمان لێ دەبێت فڵان کاتژمێر درۆنێک لە فڵان جێگەیدا دوای کاتژمێرێکی دیکە درۆنێکی دیکە ئەمانە و کۆمەڵێک ڕووداوی ناوخۆی دیکەش کە بەرەو شەرێمی کوردستانی گرتەوە بارودۆخە ناسەخان بیرێدارایانی کە ئێستا هەرێمی کوردستان پیاداتێت هەبڕێ هەر هەمویان کاریگەریان لەسەر دەرونی تاکەیە. دەمەوێت گفتوگوی ئەم بابەتانە بکەم لەگەڵ بەڕێز نەوزاد مهندس چاودێری سیاسی کە لە ستۆدیۆ لەگەڵ مە کاک نەوزاد زۆر بەخێربەی سوپاس بۆ ئامادەبوونە. مەسەلەیەکی کوردیڵە ماڵ خۆی لە خۆی دانە بۆ میوانیش ڕووی تێکرد. ئێمە بۆ خۆمان بەدەست کۆمەڵی گیر و گرفتی ناوخۆیەوە دەناڵێنین وا خەریکە پریشکی ئاگری ئەم شەڕەشمان بەردەکەوێت. دەکرێت پێم بڵێ هەرێمی کوردستان و عێراق لە ئێستادا بە چ بارودۆخێک لا تێپەڕ دەبێت؟ زۆر سپاستانەکەم وڵا پێشەکی حەزەکەم سێ ڕۆژی ماوە بۆ ساڵی تازە هەل لێستاوە پیرۆزبایی خۆمەکەم لە هەموو گەلی کورد و لە هەموو خەمخۆران و دڵسۆزادی کورد لە هەر شوێنێکا بن ئینشاءڵڵا ساڵی 2024مان وەکو ساڵی 2023 نابێ. ئێمە ئومێ دەخوازیین بەڵام وەکو هەموو پێشبینیەکان با لەوێەوە داخڵ بم هەموو پێشبینیەکان وان کە ساڵی 2024 ساڵی گۆڕانکارێک گەورە بێت لە ناوچەکە لە عێراق بۆ هەرێمی کوردستانیش و قسەکەی جەنابەت بۆ ئەوە بێ کە هەرێمی کوردستان و عێراق لەم ئاژاوە و لەم جێژاوی ڕووداوەکانە چییە چۆنە خوێندنەوەکان چیە بێ. بەداخەوە پێگە و هەڵکەوتەی جیۆسیاسی و جیۆ ئابووری هەرێمی کوردستان وەکو بەشێک لە دەوڵەتی عێراق لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستی گەورە و گرنگ و گەرمە لەسەر ئاسی دنیا هەڵکەوتەیەکە هەمیشە کوانووی ململانیەکانی ناوخۆیی ناوچەی نێودەوڵەتی زلێزەکان بووە. بۆیە هیچ ململانەیەک هیچ کێشەیەک هیچ ڕووداوێک لە ناوچەکەدا تەنانەت لە دنیاشدا ناوچەی ڕۆژهەڵاتی ڕاوەڕاستی لێ بەدەرنابێ و بەداخیشەوە عێراقیش و کوردستانیشی لێ بەدەرنابێ. ئێستاش کە خۆت جەنابەت باست کرد و باسی شەڕی حەماس ئیسرائیلەکەین ناتوانین بڵین شەڕی فەڵەستین ئیسرائیل چونکە خۆ دەزانیت ئێستا کۆمەڵگەی فەڵەستینی بۆتە دوو بەش لە کەرتی ڕۆژاوە و لە حەماس وەلەو لە حیزبێکی گەورە وەکو فەتحیەکان دەسەڵاتیانەیە لەم لاش حەماسیەکان دەسەڵاتیانەیە بۆی ئەم شەڕە نایشارنەوە فەڵەستینەکانی شەڕی حەماس فەڵەستینە و حەماسیش بەداخەوە من لە هەندێک نووسینی کورتی فەیسبووکی خۆما زۆر جاروتومە و زۆر تعلیق و تێچینی ناخۆش و زبریشیان جواب باومەتەوە. حەماس بەداخەوە شەڕێکی کرد نە لە قودرەتیایە نە لە توانایدایە نە لە ڕووی تەکنیک و تەکنۆلۆژیای تازەی شەڕەوە نە لە ڕووی ژمارە و عەدەدەوە تەنها ئەوەندەیە وەکو فەڵەستینی گشتی باسیەکەین خاوەنی ڕەوایەتی و مافە وەکو گەلێک شەڕی کردیا شەڕیان پێکرد. شەڕ قسەکەم ئەمە بوو کە من وتم کە شەڕێکی نابەرامبەرە شەڕی خۆی نییە شەڕی بەدیل و لە جیاتیە بە دڵنیایی دەستیان لە پشتدا و هانیاندا بۆی ئەم شەڕە هەڵای سێنێت لە بەرژەوەندی لایەنی دەست لە پشتدەر. هەندێک کەس من قسەکانم بۆ ئەوەیە تەنها ئەوەنداڵێم ڕەوایەتیان هەیە مافیان هەیە وەکو گەلێک لەسەر خاک و ئاوی خۆیان دیفاع و مقاومەت بۆمان و بوونی خۆیان و ئایندی خۆیان بکەن. بەڵام لە ڕێگەیەکەوانەیە کە ئەساسەن بۆ مقاومەت و جیهادی خۆیان بێ نەک لە پێناو بەرژەوەندی لایەنیکە و وڵاتانی دەرا.
لێستا عەرەب مەسەڵەن یەکێک لە ڕەخنەکان کە دەکرێ و حەماسیەکان و بە تایبەتیش ئەوانی کە لەو سەنگەران گلەیی بۆ نمونە لە سعودیەکەن لە دەوڵەتی کەنداوەکەن لە دەوڵەتە عەرەبیەکانی کاکەن بۆ جوهدێکی باش ناکەن بۆ پشتیوانیان ئەڵێ چۆن جوهدێ بکەین ئێمە چۆن پشتیوانیەکی حەماس بکەین کە حەماس بە قسەمان ناکا کە حەماس لەگەڵمانە ڕێک نییە لەگەڵ سیاسەتمانە نییە بەڵکو چۆتە سەنگەرێکەوە کە سەنگەری دژی سعودی و کەنداوەکانە ناشارینەوە سەنگەری بەرەی ئێران و حوسیەکان و حیزب الله و لوبنان و سووریایە بە درێژایی ئەم چەند ساڵی ڕابردوو پێشتریش دوو بەرەی جیاواز بوون بۆ نییە خۆتان نزان ساڵی ڕابردوو لەسەر دەستی چینە سعودی و ئێران وەکو دوو قوتوی شیعە سونە ئاشتەوانێک و ڕێکەوتنیان کرد و سەفارەتیان گۆڕی ئۆجینا بۆ ماوەی دەیان ساڵ ئەوان دژایەتی و لوبنانێکی دوو قوت بکەن لەبەر ئەوە گلەیەکە پێشەوەی گلەی لە خەڵکانی کە بکەن بۆ پشتیوان ئێستا کەوتونەتە وەزعێکەوە بەداخەوکام قسێژەکەم وەزعی حەماس وەزعێکی خراپە وەزعێکی لە ڕووی ئاوارەبوونی بە ملیۆن کەس لە ڕووی کاولبوونی کەرتی غەزە بە نزیکی لە 170 بۆ بەرەو ژووری ژمارەی کوژراوان زیاد لە 20,000 تێپەڕ کردووە ژمارەی برینداران زیاد لە 50,000 تێپەڕ کردووە ونبووان و ئەوانە زۆر زۆرن بۆیە ئەمە شەڕێکا کە وەکو وتم شەڕیشی نەگریز بوو و قێزەون بوو و نابەرامبەر بوو و ئێستا کەوتونەتە مەوقعێکەوە خواخوایانە ئەوە بکەن دەوڵەتانی عەرەبی ئیسلامی لەسەریان هەڵباتێ ناتوان هەڵبن چونکە وەکو وتم دەوڵەتانی زلهێز لە پشتا و ئەو ئاوات و خواستەی کە بەداخەوە قسێژەکەم ئیسلامیەکان توندڕەوەکانیان ئاواتیەوە خوازن لەسەر دەستی حەماسە دەوڵەتی ئیسرائیل لەناو بچێت من تەسەووری وا ناکەم دەوڵەتی ئیسرائیل بێ پشت و پەنا نییە دەوڵەتی ئیسرائیلی دەوڵەتێکە ڕاستە بچووک و قەبارەیە بەڵام دەوڵەتێکە زلهێزەکانی دنیای لە پشتا و ئەم شەڕەش وەکو وتم لەبەرەی ئێران و رووسایە و تەنانەت وا ئەخێنرێتەوە هەندێک جار رووسیاش دەستی لە هەڵایسانە هەبێ بۆ ئەوەی فشاری ئەمریکا و ئەوروپیەکان لەسەر جەبهەی ئۆکراینە رووسیا کەم بێتەوە و بە فعلیش کاریگەری هەبوو ئێستا رووسیا دەستی واڵە لە شەڕی ئۆکراینە لە وەزعێکی تا ڕادەیەک خراپترە چونکە کۆمەک و یارمەتی ئەسکەری و لۆجستی و مرۆڤایەتیەکانی ئەمریکا ئەوروپای لێکەم بۆتەوە بۆی بەڕاستی هەموو ئەمانە بێنینەوە سەر مەوزوعی عێراق و هەرێمی کوردستان وەکو جەنابەت باست کرد عێراق بەداخەوە کەوتۆتە وڵاتێکە کەوتۆتە خولگەی ئێرانەوە بە سیاسەتی ئەو دەڕوا بەڕێوە و میلیشیاکانیش سەرپێچیەکەن سەرکێشیەکەن و ملتەزم نین بە قەرارەکانی دەسەڵاتدارانی حکوومەتی عێراقیەوە بۆیە دەبینین لێرە و لەوێ چالاکیەکەکەن مەقەڕێک بردومانەکەن درۆنێگەنێرن بەڵام ئەو حجمی ئەو خەسایری کە ئەوان دەیدەن لە ئەمریکا زۆر کەمە لە حجمی ئەو زەرەرزیانی کە ئیسرائیلیایەتی لە حەماس و لە هەموو لایەنەکانی کە بۆیە کوردستان بەداخەوە هەردووە نێوپێرێ لە مەتاری هەولێر لە بەرەوەی بارگایەکی هێزەکانی ئەمریکایەتی زۆر جار لە هەریر دەدەن و لەو لاشەوە تورکیایەکی ئیسلامی تروایەکی ئیخوانی باشە ئەوەندەی ئازایە بۆ هێرشکردنە سەر ڕۆژاوای کوردستان و باشووری کوردستان و درۆن دەنێرێ بۆ کوشتنی خەڵکانی بێتوانە و بێدەسەڵات و سیڤیل باشە لە ڕۆژاوا و لەلای ئێمە ئەی بۆچی قووەتێکی گەورەیە دەوڵەتێکی ناتوانێت وەکو بڵێ ئینکاری وجود و قووەتی تورکیا بکرێ هێزێکی گەورەی ناوچەیی باشە بۆچی مووقیفێکی بەهێزینەوە لە بارابەر ئەوە تقریبا لە حوتی ئۆکتۆبرەوە تا حوتی 12 ئەوە دوومان تقریبا 2 مانگ و 20 ڕۆژی ڕێک 7 ڕۆژی ڕێکە کاکە 8 ڕۆژی ڕێکە شەڕە تا ئێستا یەک هەوڵێکی کردارێکی و عملی و لەسەر ئەرزی واقع نە تورکیا نە وڵاتانی گەورەی زلهێزی عەرەبی نانادۆ دژی ئیسرائیل بەڵام سیر دەکەی بۆ وڵاتێکی ئێمە بۆ کوردێکی سڤیل ئەواکەن بەداخیشەوە جەبهە ناوخۆیەکانی عێراقی و کوردستانی و هەرێمی کوردستان لە بەرامبەر هەموو پێشێلکاری تورکیا بۆ کورد و کوردستان و ئەوانە بێدەنگن بەڵام داوا لە هەمومانیش دەکەن پشتیوانی لە حەماس و حەماسیەکان بکەین باشە ئێوە ئەگەر دیانت بێ ئەگەر ئیسلامەتی بێ ئەگەر لە خوا نزیک بوونەوە بێ ئەبێت تۆ براکەی خۆت باشتر بێ و ئەفزەڵەتی هەیە لە برایەکی موسڵمانی دوورەترت کە بە درێژایی ژیان لەوانەیە هەندێک جار لە هەندێک وێزگەیە فەڵەستینیەکان ئەوان ژنەک حەماسیەکان فەڵەستینیەکانی عەرەفات و فەتح و جەبهەی شەعبی و جەبهەی تەحریر و ئانەی یارمەتی شۆڕشی کورد و پێشمەرگە و یەکێتی نیشتمانی کوردستان و ئەوانیان دابێت لە زەمانێک لە زەمانەکاندا بەڵام خۆ حەماس ئەویان نەکردووە ئەی لە کیمیابارانی کوردستان و هەڵەبجەیە ئەی لە ئەنفالەکانە کوا مەوقیفەکانی دەوڵەتانی ئیسلامی و فەڵەستینیەکان
بگرە زۆر جار فەڵەستینیەکان دژی کورد بوون بە تایبەتی لە کاتی مقاومەتی گەریلاکان و کچان و کوڕان لە دژی داعش لە سووریا ئەوان هیچێک بوو لەوانەیە کە پشتیوانی هەڵوێستەکانی چەتەکانی داعش و تورکیانە کرد ئەمە مووقیفەکانە بۆیە من دەڵێم کورد وەکو ئەڵێن لە ناوەڕاستی ئاگرەکەیان دەبێت بە عقلێک بە سیاسەتێکی حەکیمانە دووربینانە بێلایەنانە تا ڕادەیەک ئەو ئاگرە لە خۆمان لە کۆمەڵگای کوردستان دوور بخینەوانەیە بۆ ئەوەی تا ڕادەیەک زیانەکانمان کەم بێت ئەمە بەدەست من و تۆ نییە کوردستان ئەم هەڵکەوتو پێگەی هەیە بەڵام وەکو وتم سیاسەتی حەکیمان ئەوەیە کە تۆ بتوانیت بتوانیت ئاگرەکە لە خۆت دوور بخەیتەوە وەزەر و زیانەکان لەسەرکاکنزەدانی ئەو لێدان و هێرشە درۆنیانی کە هەیە بۆ سەر بەرژەوەندەکانی ئەمریکا لە هەرێمی کوردستان پێدوانی هێندەی بیانوە بۆ پاڵپشتی لە ئیسرائیل و لەم شەڕە هێندەش بۆ ئەوەیە کە لە ڕێگایەکی دیکەوە لە ئەزمموی هەرێمی کوردستان بدەنەوە و ئارامی و سەقامگیری تا ڕادێک لەم ناوچەیە لە چاو عێراق بەگشتی هەیە تێکی بدەن خۆی یەکێک لە هەدەفەکان ئەوەیە کە جەناب بدەڵێ یەکێک لە هەدەف ئامانجەکانی کە ئەوەیە هەر لە سەرەتای شەڕەکەوە دەیانویست ڕوبەری و مەساحەی شەڕەکە فراوان بکەن بۆ ئەوان ئەیانویست مەسەلەن سعودیە بگرێتەوە میسر تەدەخول بکە ئەردن تەدەخول بکە لەبەرەوە ئەوان تەدەخولیان کرد ڕەتفعلی ئیسرائیل و ئەمریکا و دەوڵەتانی زلهێز گەورەترە بێ ئەوان وەکو ئەڵێن مەسلێکی کوردی هەیە پیاوی سەرناڕاست ئەوێت لە بازاڕێکی شێواوە مامەڵە بکە ئێرانێک کە ئەم هەڵایسانە و دەستی لە پشتی حوسیەکان و حیزب الله و هەموو ئەوانەیە دەیەوێت ئاژاوەیەکی ناوچەی بنێتەوانێ و هەدەفەکانی خۆی ئەو بەژێری دەپێچێت باشە و وەکو باسییان کرد هەندێک نووسینم خوێنەوانێ سێرچێکم کرد ئەڵێ ئەوەندەی ئێران لە ماوەی ئەم 10 ساڵی ڕابردووی لە 2023 ڕوخانی ڕژێمی سەدام حوسێنەوانیە و 2011 ئەحداثەکانی سووریا و لوبنانە ئەوەندەی بەدەست و سیاسەتی ئێران و حیزب الله و بەشار ئەساد و لوبنانیەکان و حوسیەکان لە ئێمن خەڵکی عەرەب و موسڵمان و بە تایبەتی سوننی عەرەب کوژراون و ئاوارە بوون ئیسرائیل ئەوەندەی نەکوشتووە تەسەوورکە ئەمە سیاسەتێکە خۆتان دەزانن هیلاری شیعی یەکێکە لەو سیاسەتانەی کە لە وەکو ئەڵێن هەفتاکان و هەشتاکانی سەدەی ڕابردووە بەرزیان کردوێتەوە کە ئەم هیلالی شیعیە تەواو بکەن هیلالی شیعی لە وەکو ئەڵێن لە ئەردن و فەڵەستین و میسر و سووریا و عێراق و تا ئێران و دەگەڕێتەوە بۆ کەندا و هیلالێکە مانگێکی هیلالی دروست دەکەن ئەمە ئەیکەن بە نفوزی شیعە مەسەبەکان حتا تەنانەت شیعەتونترەوەکانی عێراق ئەڵێن نەک هیلال دروست دەکەین بەشک و مانگی چواردە دروست دەکەین تۆ خۆ دەزانی هیلال مانگی یەکشەوەیە مانگی چواردە تەواوە ئەوان نیەت و سیاسەتیان ئەوەیە کە هەموو ناوچەکە بکەنە ژێڕکێفی خۆیان و هەژبوونی مەسەبی شیعیتیاین کرد بۆیە بەڕاستی ئەوە ئامانجە ئەو دوو ئامانجە گەوریان هەیە تا ئێستا لە ئامانجی یەکەمی فراوانکردنی ڕوقعی ململانیەکانی عەرەب و میسر و ئەوانە سەرکەوتوو نەبوون و ئەوان زۆر باش تێ دەکەن کە مەبەستی ئێران چییە بەڵام ئەوەی کە دەمێنێتەوە عێراقە لەبەرەوەی بەداخەوە عێراق دەسەڵاتدارێکی ضعیف و لاوازی هەیە و چۆتە خولگەی ئێرانەوە و مەذهبی شیعەتیا باڵە دەستە بە هەمان شێوە سووریا و لوبنان و حیزب الله و ئەوانش حەماس بۆ خۆی سەیرەکەی مفارقەی مێژووی چییە کاکە ئەو بزوتنەوەیەکی سوننە مەذهبە کەچی کەوتۆتە خولگەی ئێرانێکی شیعە مەذهبەوە کە زۆر باشیش دەزانێ کەوا هیچ کاتێشی ئەمەسەب لەگەڵ سونە مەسەبا ڕێناکەون و ئەمانە ملبلانێکی مێژوویە لە سەردەمی خولەفای ڕاشیدینەوە دەستی پێکردو و دواتریش تونند و تۆڵدت بۆتەوانێ باشە لەبەرەوە بەڕاستی حەماس کەوتۆتە هەڵەیەکی مێژوویەوە یا بە لە ناوچوونی خۆی تەواو دەبێت یا ئەوە تا وەکو وتم هیچ ئامانجێک لە ئامانجەکانی خۆی ناپێچێ وەکو ئەوەی کە ئێران بۆی دیاری کردن کەواتە دەبێت هەرێمی کوردستان چۆن مامەڵە لەگەڵ ئەم بارودۆخانەدا بکات دیارەکە دەڵێم هەرێمی کوردستان مەبەستم لەسەر ئاسی بەرپرسان من هەمیشە وتومانە و ئێستاش وتمەوە هەرێمی کوردستان بۆ خۆمان دەزانین بەداخەوە هەرێمەکە لە چوارچێوی دەوڵەتی عێراقە مەسیر و چارەنووسمان تا ئێستا بەسراوەتەوە بە دەوڵەتی عێراقەوە و هێواش بەداخەوە لە ئەنجامی ملبلانی ناڕەوا و تێکچوون و شپرزەبوون و ناوماڵی کورد لەم چەند ساڵی ڕابردووە وای لێ هاتووە کە هێواش هێز و پێزی خۆمان لە دەست دەدەین لە بەرامبەر دەسەڵاتدارانی عێراقا بۆ چوونەکان وایە ساڵی 2024 ئەگەر ڕاز بێ یا ڕاز نەبێ عێراق گۆڕانکاری گەورە بەدەستێنێ و لەسەر ئاسی قووەت و هێزی خۆی هێز و قووەتی سوپایی بەهێزترە بێ و ڕەنگە هەموو سنوورەکانی
بە هەرێمی کوردستانیشەوە بگرێتەوانێ چونکە یەکێک لە ئامانجەکان لەیەکی یەکەوانێ پێم وایە هەموو دەواازە سنوورەکان بە فڕۆکەخانەکانی هەرێمی کوردستانیشەوە بە دەواازە سنووری و گۆمرچەکانەوە هێزی سوپای عێراقی دێت و سەیتەرە دەکاتە سەری و هەل لەو ڕوانگەیوانێ هێواش تەسەوڕەکەم هێزی سوپای عێراقیش بێتە ناوچەکە هەرێمی کوردستان بۆی ئەمانە هەمووی لە ئەنجامی لاوازبوون و بۆ پێزبوونی ناوخۆی خۆمانە بۆیە لێرەوە داواکە ساڵی 2024 کەوتم باوەکو ساڵی 2023 نەبێت لەسەر هەموو ئاستەکان ئاسی سیاسی بێ ئەمنی بێ ئابووری بێ و خۆشگوزەرانی بێ و کۆمەڵاتی بێ لە هەرێمی کوردستاندا دوو مەسئولی گەورە لەم هەرێمی کوردستانەیە مەسئولێتی گەوریان لەسەرشانە یەکەمیان وەکو دوو حیزبە گەورەکەی یەکێتی و پارتی و هەردوو سەرکردەکەی یەکێتی و پارتی جەنابی کاک مەسعودیش و سەرۆک پاڤڵیش دوو مەسئولێتی گەوریان لەسەرا کە دەبێت بگەنە یەک و نێوماڵی کوردیەک بخەن لەگەڵ ئەوانیشە هەموو سەرکردە حیزبە سیاسەکان و لەسەر و هەمووشیانەوانەیە شەقامی گشتی کوردیش دەبێت هاوکار و پشتیاری ئەوە بێ ئێمە بەردەوامە بین لە سەر گفتوگۆکەمان لەگەڵ کاک نەوزات بەمان بورەکە چوینە لای کۆنگرە ڕۆژنامەوانەیە حەزەکەم مەگەر کۆمنتێکە دەیە لەسەر ئەم ئەنجامانە بە کورتی پێم بڵێ و دواترە چینەوە سەر گفتوگۆ وەڵا دەستان خۆش بێ بەڕاستی خەبەرێکی خۆش بوو بۆ ئەوەی کە وەکو جەنابیشت فەرمووت بە تایبەتی لە پارێزگای کەرکووکە کورد زۆرینەی هەبوو و حەوت کورسی هاتووە یەکێتی نیشتمانی کوردستان 5 کورسی و پارتی دیموکراتیش 2 کورسی ئەمە 7 کورسی کەم نییە من وەکو وتومە هەمیشە ئەگەر دەنگدەرانی کورد زیاتر هیمەتێکی خەمخۆرانە زیاتریان بکردایە تەسەورەکە کە کورسێکی کەش بێت و ئەگەر یەک لیستیش بووە زیاتر یەک و یەکگرتو بووینە هەر وەزعی کورد باشترە بوو بۆیە بە هەر حاڵ ئێستاش نەچووە بچێ ئەوەی کە ماوەتەوانێ وەکوڵەن جەماوەر و میلەت و لایەنگر و دۆست و خەمخۆرەکانی کوردەنگی خۆیاندا ئێستا کارەکە هاتوۆتە سەرکارێکی سیاسی سەرکردایەتی سیاسی بەتایبەتی یەکێتی و پارتیش کە پێشتر ئاماژەم پێەیە هەوڵێکی یەک و یەکگرتووی بدەن یەک هاوپەیمانی بەهێز لە بینی خۆیانە دروستکەن و هاوپەیمانیەک و دەستی برایەتی و تەبایی بۆ هێزە سیاسی عەرەبیەکان و تورکمانەکان درێژکەن و هاوپەیمانیەکی گەورە و یەکگرتوو بەهێز لە ناو ئەنجومەنەکە دروستکەن و من ئەوەی کە هەندێک خەبەر و زانیاریم هەیە وەکوڵێن ئینشاءڵڵا دوای سەری ساڵی نوێ هەردوو لایانی یەکێتی و پارتی لەسەر ئاسی بەرز و لوتکە یاخود مەکتەبی سیاسەکان کۆ دەبنەوە و ئەمە گرنگە هەم لە مووسڵیش هاوپەیمانی ببەستن دەوێت 6 کورسی هەیە کورد کەم نییە بۆیە بەڕاستی وەکوتم تعلیقەکە خەبەرێکی خۆش بوو و دڵخۆشکەر بوو بۆ کورد و ئەمە ئەوەی سەلماند من جاریشکە شەڵێمەوانەیە ئەگەر وەکوتم هەموو کورد دەنگی بدایە لەم هەڵبژاردنەیە ئەوەمان دەسەلماند کە کەرکووک کوردستانیە و زۆرینەی کووردە و هەموو ئامارەکان دەری دەخەن لەوەیەکەوە کورد هەمیشە زۆرینە بووە و کەرکووک شارێکە بەڵام ئەومان لە بیر نەچێت کەرکووک شارێکە فرەپێکهاتەی ئاینی مەزهەبیە و دەبێت بە حەکیمانە و عەقڵانە و دووربینانە ئیدارە بدرێ من ئێستاش لە بیرما جەنابی مام جەلال کاتێک پێشەوەی کە خوالێ خۆشبووی دکتۆر نەجمەدین بێنێتەوە بیکا بە پارێزگاری کەرکووک دەیگو لە کۆبوونەوەکانە دەیگوت کەرکووک وەکو پرۆسەی کەرکووک ئیدارەدانی کەرکووک وەکو پرۆسەی عەمەلیاتێکی مێشک وایە دەبێت زۆر کەسێکی وریا زۆر دکتۆرێکی شارەزا عەمەلیاتی مێشکەکە بکە بۆ ئێستا من داواکەم لە هەردوو لای سەرکردایەتی یەکێتی پارتی ئەم پرۆسەیە زۆر گرنگە ئەم قۆناغە زۆر هەستیارە تەحەدیەکان و ئاڵانگارەکان بۆ کوردستان بە تایبەتی زۆر گەورەیە دوژمنەکان و شۆڤێنێستەکان زۆر هاتوونەتە سەرخات ئێمە لە حملەی انتیخاباتە بیرمان نەچێ هەندێک لە عەرەبەکان ئەوەندە تونندڕە بوو دەیانگۆ ئەگەر ئێمە بیبینەوانێ عەدال دەکەینە سەری کوردیا کورد لە کەرکووکانایڵین بە هەمان شێوە تورکمانەکان کەرکووک ئەزانی مەسلەی کەرکووک مەسلەیەکی مەترسیدارە وەکو هیچ پارێزگایەکی کەنیە تەدەخولاتەکان بەرژەوەندیەکان دەستێوەدارەکانی ناوچەیی وڵاتانی زلهێز هەموو ئەمانە دەورە بینێ لە ئەنجومەنی پارێزگار کەرکووکە بۆیە سەرکردایەتی یەکێتی و پارتی ئێستا کە بوونەتە وەکو وتم واجیها و مەسئولیەتێکی گەوریان لەسەرشانە دەبێ ئەم هەلا و ئەم بقۆزنەوە بە باشترین شێوە و دەستی تەبایی و برایەتی درێژکەن بۆ هەموو پێکاتەکان چونکە کەرکووک بمانەوە و نەمانەوێت تازە دۆخێکی سیاسی ئابووری ئەمنی هاتوۆتە پێشەوانێ ناکرێت هیچ لایەنێک نە عەرەب بتوانێت بەتەنها و نە تورکمان و نە کوردیش بەتەنها ئەتوانێت بەداخیشەوە منم قسەیەکەم ڕەخنەیە یەک بۆ خۆمان و یەک بۆ ئەوانی کەش نەکورتوانی نمونەی ئیدارەیەکی جوان لە ڕابردووە پێشکەشکە
و کاڵێم خۆشببختانە بۆ معنانە کە پێم خۆش بووە بەڵام عەرەبیش دەرکەوت کە لە دوای ڕووداوەکانی کەرکووکی 2007 تا ئێستا نەیتوانی شێوەیەکی جوانی ئیدارە پێشکەش هەموو پێکاتەکان کە بۆیە ئەم ململانێت توندە لە هەڵمەتی هەڵبژاردنەکانە بوو و وەکو وتمان هەمومان پە خواردنەوەکمان هەبوو دەرمان بڕی لە هەڵمەتی هەڵبژاردنەکە بەڵام وەکو وتمان باتای هەڵمەتی هەڵبژاردن هەموو لایەک بەربە بە نەفەسێک و بە ڕۆحیەتێکی ئەوە پشو درێژانە مامەڵە لەگەڵ یەکتریا بکەن و ئیدارێکی سەرکەوتوو و تەجروبە و پەند لە چەند ساڵی ڕابردووە بگرن و کەرکووک بکەنە نمونەیەکی جوانی پێکەوە ژیانی وەکو ئەڵێ عێراقێکی بچووک لە داهاتوودا. کاک نەبزادانی دەزانیت نەیارەکانی کورد گرێویان لەسەرەوە کردبوو کە کورد ناتوانێت جارێکی دیکە پێگە نفوزی خۆی دووپات بکاتەوە نەک بەتەنها لە کەرکووک بەڵکو لە هەموو ناوچەکان بەڵام وەک جەنابەت باست کرد کە زۆرینە بۆ کورد بووە. ئەمە تا چەند کاریگەری دروستەکە لەسەر پرۆسێکی گەورە و گرنگ کە لە چەند مانگی داهاتوو لە بەردەمانەویش هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانە دیارە لەو سۆنگەیەوە پرسیارە دەکەمانی وەک جۆرێک لە هاندانە بۆ خەڵکێریمی کوردستان کە سەرباری و هەموو قەیران و گیر و گرفتەی کە هەرێمی کوردستانی پێدا تێپەڕیوە بەڵام بتوانن بەشدارێکی کارایان هەبێ لەو پرۆسەیە. وەڵام من خەبرێکم بیستووە یعنی دڵخۆشکەرە زۆر تەنانەت وەفدە ئەجنەبیەکانیش لە زلهێزەکانەوە بە تایبەتی خۆتانزان سەردانی هەموو لایەنەکان لە کوردستانیان کردو بە تایبەتی چێتی و پاری سەرکردایەتی هەردوولا ئەوان تەعەجوبیان کردووە لەو نەتایجەی کە کورد لە کەرکووک ناوێتی بەگشتی و بە تایبەتی ژێچێتی نیشتیمانی کوردستان لەسەر بەرمەبنای چی؟ بەڵێ تەعەجوبیان هەیە لەوەی کەوا چۆن کورد بە عام با قسە بکەین کە کورد توانیوێتی مەسەلەن حوت کورسی بەدەست بێنێ و ئەو لە دوای هەموو ئەو ئەحداسانەوە لە دوای هەر ساڵ دابڕانێکی یاخود و کەنارخستنی کورد بە عام لە پۆستە ئیدارەکان لە پۆستە ئەمریکان نەمانی پارێزگار نەمانی ئەنجومەن و هەڵپەساردنی کورتوانی لەم هەڵمەتەیەوە خۆی بنوێنێ و بە تایبەتیش لە ناویانە لێت ناشارمەوە ئەمە دڵخۆشکەرێ بۆ لایەنگران و دۆستان و خەمخۆرانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە چۆن یەکێتی نیشتیمانی کوردستان بەو وەسعانەوە بەو دۆخە ناجێگیرەی ناوخۆی خۆی لا وەکو حیزب ولا ملبلانەکانی توندی لە هەرێمی کوردستاندا توانی لە کەرکووک و ناوچە دابڕێراوەکان ئێمە لە بیرتان نەچێ لە مرسش دوو کورسیمانی ناو دەنگمان زیای کردووە لە دیالەش کورسیەکمان هێناوە و هەندێک سەوتی زۆرمان سوتا لە سەلاحەدین نوێنەرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان دەرچووە و لە کەرکووکیش تۆپی سەرکەوتنەکان دایمان کەرکووک بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان تاجی سەرکەوتنەکانە لە ڕاپەڕینی شاکە لە 21 ئازاری نەوەتویەکە کەرکووکمان ڕزگار کرد وتمان کەرکووک بووە تاجی سەرکەوتەکانی ڕاپەڕینی نایەسەر و ئێستاش ئەم سەرکەوتنە سەرکەوتێکی بەڕاستی گەورەیە و مێژوویە و بۆیەش من داوا ئەکەم لە سەرکردایەتی هەردوولا لە دەستی نەدەن ئێمە شەڕی مەیدانیمان کرد شەڕی هەڵبژاردنمان کرد نەتایجەکان بچینەوە نوێرەی ئەوەیە بۆیە بەڕاستی بیرمان نەچێت کەرکووک و هەموو ناوچە دابڕێنراوەکان دۆخێکی تایبەتی هەیە دۆخێکە ململانەیەکی نەتەوەییە نیشتیمانیە دەبێت بکرێت مقاومت بکرێت جیهاد بکرێت خۆڕاگری بکرێت لە بەرامبەر هەموو پێکاتەکانی کەیە لە هەرێمی کوردستان ئەمەش خۆشبەختیە ئاماژەیەکی ڕوون و ئاشترایە لەوەی کە هەندێک نقاط ئیثارەکەم بەنیازی خوانەخواستەتانەدان لە هیچ لایەنێک نییە یەکەم ئەوەیە کەوا ئەم هەڵبژاردنە تا ڕادەیەکی زۆر وەکو لە سکاڵاکانیش باسکرا ڕاستە ژمارەیەکی زۆر سکاڵا تۆمارکراوە بەڵام سکاڵایەک لە عمومی پرۆسەکە نیە لە هەموو عێراقا لەسەر تەزویرکردن و ساختەکردن ئەمە دڵخۆشکەرەیە لە کوردستانیش ئەوە جێبەجێ ببێ دوو وەکو ئەوەی کە باسمان کرد و بینیشمان دوێنێ کۆمسیۆنی باڵا بڕیاریدا هەڵبژاردنەکانی پەرلەمانی کوردستان دوا بکەوێ و تەعنی دادگای فدراڵێکەش دواکەوە بۆ 21 مانگی یەکی داهاتوو هەموو ئەمانە ئاماژەیەکن بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان بە هەموو حیزبە سیاسیەکانەوە ماوەیەکی چەند مانگیان لە بەردەمایە بۆ ئەوەی هەڵەکانیان ڕاستکەنەوە باشتر بچنە ناو جەماوەر و لایەنگرانی خۆیان باشتر خزمەتگوزاری بکەن لەسەر و هەمویانەوە ئەرکی حکوومەتی هەرێمی کوردستانە بە هەموو لایەنە سەرچەکانی یەکێتی و پارتی بە تایبەتی هەوڵی ئاساییکردنەوەی دۆخی موچەی موچە خۆران بدەن و خزمەتگوزاریەکان پێشکەشکەن و ئەمنیەت و ئاسایش باشتر تۆتکەڵ فرسەتی هەلکار بۆ گەنجان بە تایبەتی گەنجان و بە تایبەتی ژنان کە دوو توێشی گەورە و گرنگی کۆمەلگای کوردەوارین ئاش بکەنەوە و بچنە ناویان و تەڵەب و داواکاریەکانیان جێبەجەکەن لەسەر هەموو ئاستەکان ئەمانە وەکو وتم ئەم دەستکەوتە لە کەرکووکا بەدەستێنان لە بەرامبەر عەرەب و تورکمان و ناحەزەکان و نیارەکانی کووردا دەبێ بیجۆزینەوە بۆ هەرێمی کوردستان نەک خوانەخواسە بۆ شکاندنی یەکتری بۆ تێکدانی زیاتری ڕیزەکانی میلەتەکەمان بەڵکو هەمومان پێکەوە پرۆسەیەکی خاوێن بێگەرد و لەسەر
هەموو ئەو لیست و دەنگدانی کەوا کۆمسیۆنی باڵای عێراقی پابند دەکەن پێوەی چونکە بەداخەوە وەکو دەرکەوتووە لە چەند ساڵی ڕابردووە فەرقێکی زۆری دەنگدەر هەیە لە نێوان لیستی کوردستان و لیستی عێراقا و پێشم وایە سیستەمی هەڵبژارنەکەش دەگۆڕێ و تەوسیە کراوە ئەمڕۆ لە دادگای فدراڵی بۆ کۆمسیۆنی باڵا کە دەبێ لەسەر هەڵبژاردننی بازنەی بێ و هەرێمی کوردستان بکرێتە 4 بازنە و هەموو مەسائلەکانی پێشەوە بەندا هەموو ئەمانە خۆزیە ئەخوازم کەوا پرۆسەیەکی گەورە و گرنگ و شەفاف جێبەجێ بکرێ بۆ ئەوەی وەکو وتم نمونەیەکی جوانتر دیموکراسیانەتر بچەسپێنی لە هەرێمی کوردستاندا وەلەو ململانی ناڕەواییە وەلەو بازنە داخراوەی چەند ساڵی ڕابردوو دەرباز ببین و بلاقەدەر هەموو تەحەدی و ئاڵانگاری و مەترسیەکانی داهاتوو بیر بۆ هەرێمەکەم. زۆر باشەکەواتە هەر کۆتا پرسیار دەکەم لەوەی کە پێشتری لە گفتوگۆکانمان باسمان کرد کە جیهان بە کۆمەڵ ڕووداوی سیاسی گرنگدا گوزەر دەکاوە هەرێمی کوردستانیش لە بەردەم کۆمەڵێک گۆڕانکاری گەورەدایە لە سەر و هەمووشیانەوە بابەتی هەڵبژاردن بە کورتی پێم بڵێ ینی ئایندەی هەرێمی کوردستان بەرەوچوو هەنگاو دەنێ ئایندەی هەموو وڵاتێک هەموو کۆمەلگایەک وەستاوەتە سەر سیاسەتە سیستەمە حکومڕانیەکە عەقڵیەتی بەڕێوەبردن و ئیدارەکەی گەر ئیدارەیەکی باش سیاسەتێکی حەکیمانە دووربینانە بەرژەوەند پاراستنی بەرژەوەندی بێ و نیشتیمانی و نەتەوەکەی خۆمان خۆش بێت و بە تەنگ داهاتوو ئایندەی نەوەکانمانەوە بین دەبێ وەکو وتم سیاسەتێکی حەکیمانە دەست لە دەزەک و برایەتی پشتیوانی یەک و یەکگرتوو بین و نێوماڵی کورد لەو پەرتەوازی چەند ساڵە هەمانە دوور بخەینەوە و بەرژەوەندیەکانی میلەتی خۆمان و کۆمەلگای خۆمان لەسەر و هەموو بەرژەوەندیەکانی دەوڵەتانی دراوسێ و زلهێزەکانەوە بێ چونکە ئێمە خاوەنی خاکەین خاوەنی ئەم میلەتین خاوەنی ئەم کۆمەلگایەن ئەوان دەڕۆن دێن دەڕۆن و بەرژەوەندیەکانیان گۆڕانکاری بەسەرایەت ئەوان چۆن هەوڵ دەدەن بۆ پاراستنی بەرژەوەندیەکانی خۆیان لە بچوو کۆتا گەوریان پێویستە ئێمەش ئەو بیر و ڕاو مەبدە و بنەمایانە لای خۆمان بچەسپێنین لە غەیری ئەمە کورد مەجالێکی کەیتیانە ئێمە میلەتێکی میوانین کاکە لەسەر ئەم خاک و ئاوە ئێمە خاوەنی ئەم خاک و ئاوین بۆ چۆ بچین ئاوارە بووین دەبێ هەر بگەڕێنەوە بۆ ئەم شوێنی خۆمان دەکوژین با بکوژێن من لە پێشا باسم کرد فەڵەستینیەکان خاوەنی مەسلێکی ڕەوای خۆیانن بە مێژوو یعنی با نەیخەینە بابێک هەر تەعەن بین لەوانە ئەوان بۆ چۆ بچن ئێستا هەمی ئیسرائیلەکان کە ئەیهێنوانێ دەرکردن و ئاوارەکردن و چۆڵکردنی کەرتی غەزەیە لە هەموو فەڵەستینەکان بۆ معلوماتان خۆ هەموو کەرتی غەزە حەماسی نییە کاکە هەموو کەرتی غەزە جیهادی ئیسلامی نییە بەڵکو خەڵکێکی شەیە لە کۆمەلگای غەزەیە کەسەر بۆ هیچ ئەو حیزبانە نییە بۆیە بەڕاستی جیهادەکەیان مقاومەتەکان مقاومەتێکی پیرۆزە بەرگریەکی پیرۆزە لەسەر مافی خۆیان ئێمەی کوردیش هەروین یان دوو مەسەلەی گەورە و گرنگ هەیە لە ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە مەسەلەی فەڵەستینەکانە مەسەلەی کووردە بۆیە بەداخەوانێ بەرژەوەندی زلهێزەکان بەرژەوەندی زلهێزە ناوچەیەکانیش تا ئێستا نەهاوجود بوون لەگەڵ بەرژەوەندیەکانی کورد و مەسەلەی کوردان لە هاوجود بوون لەگەڵ مەسەلەی فەڵەستینەکانە بۆیە بەداخەوە ئەو دوو میلەتە کە بەتایبەتی کورد باسکەین 50 ملیۆن کەس و زیاترە تا ئێستا نەبووەتە خاوەن دەوڵەتی خۆی بۆیە کورد و مختصەرەوەیە ئەبێ ئیدارەیەک و حکومڕانیەکی ساغڵەم و دروست و دیموکراسی و چەسپی بێت لەسەر ئازادیەکان ئازادی تاک و گشتی و کۆمەلگا لەسەر مەسەلە دیموکراسیەکان لەسەر مەسەلەی دادپەروەری کاکە دوورکەوتنەوە لە گەندەڵی و دزی و فزی و ساختەکاری و هەموو ئەو شتانە و کاری پێکەوەی کارێکی گەورەیە و ئەمانە تەوافقێکی سیاسی تەواو هەبێ مەبدەئی هەبێ ڕازگویانە بێ لە بینی هەموو سەرکردەوە حیزبە سیاسیەکان و هەموو ئەمانەش دەبێتە ئەوەی بەدەستێنانەوەی متمانەی جەماوەری میلەتەکەمان و هەچ کاتێک میلەت متمانەی بەدەسەڵات و حکومڕانەکەی خۆی هەبوو من دڵنیام سەر دەکەوێ و دەبێنێتەوە بە پێز دەبێت بە پێچەوانەشەوە خۆمان بینیمان چەند متمانی جەماوەر بە دەسەڵات و حکومڕانەکەی بێهێز بێ ئەوەندە دەسەڵاتەکە بێهێزە بێ لاوازە بێت لە ناوخۆ لە دەرەوە لە ناوچەکەژا بۆیە ئێمە هەموو تەجروبانەمان تاقی کردەوە هیوا ئەخوازم ساڵی 2024 هەمومان بە عەقڵێکی کراوەتر بە تێڕوانینێکی ڕوونتر و ئاشکراتر بە خەمخۆرانتر بەتەنی مەسەلە و بەرژەوەندی میلەتەکانمان بێنەوە و مەسەلە بچووکەکانی حیزبایەتی و بنەماڵەیی و کەسی و ئەمانە وەلا بدەین تەنها بۆ کورد و کوردستان تێبکۆشی. زۆر سپاس بۆ بەڕێز نەوزاد مهندس چاودێری سیاسی لە ستۆدیۆ لەگەڵمان بووی بەخێر بیت. بەڕێزان سپاس بۆ ئێوەش کە بینەری گفتوگۆکەمان بوون هەر شاد و بەختەوەر بن.